ژمارەیەک مامۆستا و فەرمانبەر لە ئاڵەبجە و سلێمانی بۆی پڕنەکردنەوەی فۆرمی ژماری من تا ئێستا موچەی مانگی چواریان پێ نەدراوە. بەپێی وتەیە مامۆستایە کە یەکێکە لەوانەی موچەکەی ڕاگیراوە دەڵێت پیان وترا وەرکات فۆرمی ژماری منیان پڕ کردەوە موچەیان پێدەدرێت. ئێمە کۆمەڵێکین سزادراوین لە هەڵەبجە و لە شارەکانی تریش کۆمەڵێک مامۆستا فەرمانبەر سزادراون. خۆتەزانی توانای ئێمەش مەحدودە، ئێماوە نە ئەتوانین کە خەڵک پشتگیرمان بێ، حیزبەکان پشتگیرمان بن، بەڵام ئەوەی ئەمەوێ لێرە بێڵێم سەردانی بەغاکەین ئەچینە بەردەم دادگای فیدراڵی لەسەر ئەو وعودانەی خۆیان لەسەر ئەو بەڵێنانەی خۆیان کە وتویانە ئێوە بۆتان هەیە تەوتین بکەن لە هەر بانکێکی بەغا و لە هەر بانکێکی عێراق، بەس ژێر بەژێر خۆیان لەگەڵ هەرێما ڕێکەوتون لێرە و لەوێ ئەم زۆن و ئەو زۆن و ئەو حکوومەت ڕێکەوتون. ئێمە ئەمانەوە بەڕاستی ئاخر جار بچینە بەغا و بزانین لە دەمی خۆیانەوە ئایا خاوەنی بەڵێنی خۆیانن یا ئەمیشە سەفەقاتێکە و تەوافقێکەوە و هەموو ئیشێکی تریان. مافناسێک دەڵێت بابەتی ڕاگررتنی موچە هیچ فەرمانبەرێک یاسایی نییە و ئەوەش بەستەمێکی دیکەی دەسەڵات بەرامبەر فەرمانبەران ناو دەبات. ئەم فەرمانەی وەزارەتی دارایی ئەم نووساری وەزارەتی دارایی کە هاتووە ناکرێتەوە ئەگە گریمان من سەرپێچی فەرمانێکی ئیداری تۆشەکەم. دوجار تۆ توانی لیژنەیەکی تاقیقی دروستکە لەسەر مۆزوعی ئەمریکایە من سەرپێچی ئەم یاسایەمان ئەمریکا ئەیکەین یاساییە یان یاساییە نەک تۆ بێ پەنابایتە بەر ڕاگررتنی لە 100% موچە لەبەری موچە بژێوی فەرمانبەرە و ئەم بژێویەش تەنها پەیوەندی بە خودی فەرمانبەرەوە نییە. بژێوی فەرمانبەر پەیوەندی بە مناڵەکانی ئەوەیە، پەیوەندی بە عایلەوەیە، پەیوەندی بە ژنەوە هەیە. تۆ دی موچیەمانە ڕاگری هیچ پاڵپشتێکی یاسایی نییە. لە ماوەکانی پێشووتردا هەوڵی زۆر درا تا موچەی فەرمانبەران هێرێم لە بانکە فیدراڵەکان تەوتین بکرێت. بەشێکی بەرچاوی فەرمانبەران و مامۆستایان بۆی نەبوونی متمانەوە ئامادە نەبوون فۆرمی هەژماری من پڕ بکەنەوە. وێڕایی فشارەکانیش هێشتاش ژمارەیەک موچەخۆر کە بەشێک لەوان مامۆستان ئامادە نین فۆرمەکە پڕ بکەنەوە. لە بەرامبەریشدا حکوومەت هیچ بەڵگە و پشتیوانێکی یاسایی موچەکانیانی ڕاگرتوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.